الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، خۆشحاڵم کە لە ئاڵقەیەکی تازەی زنجیرە دەرسی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵاتیەکاندا بە خزمەتتان دەگەمەوە. لەم ئاڵقەیەدا کە ئاڵقەی 24ەمە باسی ئەدەبەکانی سەفەر دەکەین، سەفەر و سەردان و هاتوچۆ، ئەویش دیارە کۆمەڵێک ڕەوشت و ئەدەبی تێدا دانراون. شریعەت لەسەر مسلمانانی پێویست کردووە کۆمەڵێک ڕەوشت و ئەدەب و ئاکاری جوان لە خۆیاندا بە پشتکوێنەوە لە کاتێکدا کە دەبنە ڕێبوار و بە سەفەر دەچن و سەردان دەکەن. ئێمە لە چەند بڕگەیەکدا باسی ئەم بابەتی ئەدەبەکانی سەفەر دەکەین. یەکەم باسی حوکمی سەفەر دەکەین، هەر بە کورتی دەڵێین سەفەرکردن، سەردان و سەفەر لە ئەسڵدا شتێکی ڕەوایە، بەڵام دوایی لە وردەکاریەکانیدا پێنج حوکمەکانی بەسەردا دەشەسبن. سەفەرکردن بۆ ئەنجامدانی واجبێکی شەرعی واجبە، بۆ وێنە سەفەری حەج یاخود سەفەرێک بۆ جێبەجێکردنی سێلەی ڕەحم، پەیوەندی خزمایەتی، و هەروەها هەر سەفەرێک بۆ ئەنجامدانی واجبێکی شەرعی بۆ وێنە پەیداکردنی بژیو کە تۆ بەبێ سەفەرکردن ئەو بژیوێت بۆ پەیدا نەبێ، ئەو کاتە ئەو سەفەرە واجب دەبێ. وەکو زانایان وەکو بنچینێکی شەرعی گوتویانە ما لا يتم الواجب إلا به فهو واجب. هەر شتێک فەرزێک بەبێ ئەو جێبەجێ نەکرێ ئەو شتەش فەرز دەبێ. جاری واشێ سەفەرەکە بۆمبەستێک کە ئامانجێکە کە ئامانجەکە بۆ خۆی پەسەندە، ئەو کاتە سەفەرەکەش پەسەند دەبێت، دواتە مەندوب دەبێت. جاری وهەیە سەفەرەکە هەر شتێکی ڕەوایە، ئامانجەکە کە بۆی دەچی بۆ ئەو سەفەرە ڕەوایە، وەکو گەشت و گەڕان و سیاحەت و شوێن بینین، ئەو کاتە سەفەرەکەش لە بازنەی ڕەوا و مباحدا دەمێنێتەوە. جاری وانە خێر سەفەرەکە ئامانجێکی حرام و قەدەغەی لە پشتەوەی، ئەو کاتە دیارە بەهۆی ئەوە کە ئامانجێکی حرامی لە پشتەوەی سەفەرەکەش هەرچەند لە خودی خۆیدا ڕەوایە، بەڵام مادام کراوەتە ئامراز بۆ هێنانەدی ئامانجێکی حرام، سەفەرەکەش حرام دەبێت. جاری وهەیە ئامانجەکە شتێکی ناپەسەندە، ئەو کاتە بە تەکید ئەو سەفەرش کە دەکرێتە ئامراز و هۆکار بۆ دەسێنانی ئەو ئامانجە مەکروهە، ئەو ئامانجە ناپەسەندە، ئەویش ناپەسەند دەبێت. ئەگەر تەماشای ئاەتەکانی قورئان بکەین، خوای پەروەردگار بۆ وێنە لە چەند شوێنێک باس فەرمانمان پێ دەکات کە سەفەر بکەین. بۆ وێنە لە سوورەتی العنکەبوت ئاەتی 20 خوا دەفەرمێ قل سیروا فی الأرض فانظروا كيف بدأ الخلق ثم الله ينشئ النشأة الآخرة إن الله على كل شيء قدير. یارە پێغەمبەری خاتەم دەفەرمێ، محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ تۆ بفەرموو بە زەویدا بڕۆن و سەرنج بدەن خوا چۆن دروستکراوەکانی هێناوەتە دی. ئەمە گەشتێکی سروشتیە، گەشتێکە بۆ دۆزینەوەی یاسا گەردونیەکانی خوا، بۆ تەماشای دروستکراوەکانی خوا. ثم الله ينشئ النشأة الآخرة. دوای خوا دروستکردنەوەی دواییش دروست دەکاتەوە، واتە ڕۆژی دوایی. إن الله على كل شيء قدير، بەدڵنیایی خوا لەسەر هەموو شتێک بەتوانایە. لە سوورەتی الأنعامدا دەفەرمێ قل سیروا فی الأرض ثم انظروا كيف كان عاقبة المكذبين. ئاەتی 11 دەفەرمێ بڵێ بە زەویدا بڕۆن و سەرنج بدەن سەرنجامی ئەوانەی پێغەمبەرانیان بە درۆدانا، سەرنجامی بە درۆدانەران چۆن بوو، سەرنجامیی شومیان هەبوو، واتە ئێوەش پند و دەرسیان لێوەربگرن. ئەمە گەڕانێکە بە مێژوودا، شوێنەوارەکان ببین، ئەوی دیکە گەڕان بوو بە سروشدا، دیاردە سروشتەکان ببینن. جا گەڕان بە مێژوودا دەگونجێ گەڕانێکی جەستەیی بێ، چی شوێنەوارەکان ببینی بۆ وێنە هەڕەمەکانی میسر، شوێنواری عاد و ثەمود و دەریاچەی مردوو، هەروەها شوێنەکانی دی. دەشگونچێ گەڕانێکی فیکری بێ، واتە کتێبەکانی مێژوو بخوێنەوە، سەرنج دەن بە عەقڵ و هۆش لە وەزعەکەوە ڕابمێنن. ئەمە بەنسبەت حوکمی سەفەر، بەنسبەت کاتی سەفەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پەسەندی داناوە کە ئینسان ئەگەر سەفەرێکی بوو بەیانیان زوو سەفەر بکە، فەرموویەتی اللهم بارك لأمتي في بكورها، ئەی خوایە پیت و پێس بخە بەیانیانی ئومەتەکەمەوە. ئەمە ئەبوو داود
بە ژمارە 2606 و تیرمودی بە ژمارە 1212 هێناویانەوە ترمودی بە حەسەنی داناوە. لە فەرمایشتی دیکە داهاتووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر جار پێنج شەمان سەفەری دەکرد. بەڵام من پێم وایە ئەوە کە ئینسان بۆی بگونجێ بەیانیان زوو سەفەرکە بە تاکید باشترە. ئەو کاتە تۆ بە ڕۆژ ڕوون سەفەرەکەت دەکەی و ئەگەر بۆت بگونجێ پێنج شەمان سەفەر بکەی دیارە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم وای بە باش زانیوە. بەڵام ئەوە دەکەوێتەوە سەر بۆ گونجان جاری وا نخێت تۆ پێنجشەمە بۆ ناگونجێ شەمە سەفەر دەکەی یاخود بەیانیان بۆت ناگونجی ئێوارە سەفەر دەکەی یاخود دوای ڕۆ سەفەر دەکەی هەمووی هەر ڕەوایە. بڕگەیەکی دی وا باشە مرۆڤ بەتەنێ سەفەر نەکا لەگەڵ هاوڵان سەفەر بکە یەک بن دوو بن سێ بن زیاتر بن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەو بارەوە دەفەرمێ لەو ئەن الناس يعلمون من الوحدة ما أعلم ما سار راكب بليل وحده. ئەمە بوخاری بە ژمارە 2998 ناوێتی. واتە ئەگەر خەڵک زانی بایان ئەوەی من دەیزانم ئەوان زانی بایان کە بە تەنیای ڕۆیشتن چەند زیانی تێدایە هیچ سوارێک بە شەو بە تەنێ نەدەڕۆیشت بە تایبەتی بە شەو. وا باشە مرۆڤ ڕەفیق و هاوڵی هەبێ بۆ سەفەر شتێکی دێ دەخەومێ گرفتێکی دێتە ڕێ ئەگە بە تەنیا بێ کەس پێی نازانێ زۆر کەسوا هەبوو بە تەنێ ڕۆیشتووە دوایی کوژراوە بۆ خۆی نەخۆش بووە دڵی وەستاوە سەری بە فەتارەت چوو کەس نەیزانیوە. چوارەم ئەگەر کۆمەڵێک بوون وا باشە بەرپرسێک بۆ خۆیان دابنێن مشورخۆر و براگەورەیەک دابنێن وەکو لەم فەرمایشتەدا هاتووە إذا خرج ثلاثة في سفر فليؤمروا أحدهم. أبو داود بجمارة 2608 بإسناد حسن هناويتي. واتەگەر سێ کەس بە سەفەر چون با یەکێکیان بکەنە فەرماندەیان یەکێکیان بکەنە بەرپرس و مشورخۆریان. بڕگەی پێنجەم ئەدەب و ڕەوشتێکی دیکەی بەرز لە سەفەردا ئەوەیە کە ئەوانەی سەفەر دەکەن و ڕێبواران پێکەوە هاوکار بن ئاگایان لێکدی بێ پێداویستەکان یەکدی جێبەجێکەن. باتماشاي أم دقبكين عن أبي سعيد الخدري رضي الله عنه قال بينما نحن في سفر إذ جاء رجل على راحلة له فجعل يصرف بصره يمينا وشمالا فقال رسول الله صلى الله عليه وسلم من كان معه فضل ظهر فليعد به على من لا ظهر له ومن كان معه فضل زاد فليعد به على من لا زاد له فذكر من أصناف المال ما ذكره حتى رأينا أنه لا حق لأحد منا في فضل. مسلم بجمارة 1928 ناوێتی. ئەبوو سعیدی خودری خوالی ڕازی بێ دەڵێ لە کاتێک دامە لە سەفەرێک بووین پیاوێک کات سواری وڵاخێک بوو سواری حوشترێک بوو هەر تەماشای لای ڕاست و لای چەپی دەکرد وا پێدەچێ محتاج بوو بێ برسی بوو بێ یا پێویستی بە هاوکاری بوو بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک پشتی زیادی پێ با بیدا بە کەسێک کە پشتی نییە پشت واتە وڵاخ ئامڕازی سواری و هەر کەسێک توێشوو و خۆراکی زیادی پێ با بیدا بە کەسێک کە توێشووی پێ نییە. بەو شێوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جۆرەکانی ماڵ و سامانی باس کرد واتە باسی بەرگ و پۆشاکی کرد باسی کەل و پەلی دیکەی کرد هەتا ئێمە یەقینمان پەیدا بوو دڵنیا بووین کە هیچ کام لە ئێمە بۆی نییە شتێکی زیادی لا بێ و خەڵکی دیکەش پێویستی پێی بێ. ئەو یەکسانیە ڕاستەقینەیە کە ئیسلام بەکردەوە بەرجەستەی کردووە لە دنیای واقعدا نەک بە خەون و خەیاڵ وەکو لە یوتیوبیای فیکری کۆمۆنیزم و سۆسیالیزمدا هەیە. بەڵام نەک بە ئیجبارکردن بەڵکو بە پەروەردەکردنی خەڵک و تێگەیاندنیان و قەنەعەت پێهێنانیان کە تۆ بۆت نییەشتی زیاد لای تۆ هەبێ و خەڵکی دیکەش پێویستی پێی بێ. بڕگەی شەشەم کاتێک کە مرۆڤ سواری ئەو ئامڕازە دەبێت کە سەفەری پێ دەکا کە کاتی خۆی دیارە حوشتر بووە ئێستر بووە ئەسب بووە گوێ درێژ بووە هەرچی بووە بەڵام ئێستا ئەوانش هەر هەن لە لادێ و شوێنە دووردەستە شاریەکان بەڵام ئامڕازی دیکەش پەیدا بوون کە سەیارێ و تایارێ و کەشتیە و شەمەندەفەر و تا دوایی. خوای پەروەردگار
لسورة الزخرف آياتي دوانزو سيزو شوارده دا فرمي وجعل لكم من الفلك والأنعام ما تركبون لتستووا على ظهوره ثم تذكروا نعمة ربكم إذا استويتم عليه وتقول سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. خواه سبحانه وتعالى سياقي باسي تشاكو نعمة كان يخوي دا فرمي خواه سبحانه وتعالى لكشتي ولا أعجلان هو كاري بو رخصاندون كسواري بن بو سفر بارو سوارو هاتو شو تاكو كتشون سر پشتی چاكي پروردگارتان بيت وبيرتان وبلين پاچی بو خواهی که امي بو دستمو و ملکش کردوین و اما توانا من بسری دا نبو و دوایش اما بولاي پروردگار من دا گرینوا و حتی بم سفری جاني خود بيتوا بير. هروها لسورة هود الآيات شلويك دا نوح عليه الصلاة والسلام بو خلقيك بروان بيهنا وكاتيك طوفان دي بيان دلي وقال اركبوا فيها بسم الله مجريها ومرساها إن ربي لغفور رحيم. نوح فرموي سواري بن بيسنتي بناوي خوا رويشتني و لنگرگرتني بدلنياي پروردگارم لي بردي مهربانه كوات سنتك سواري كشتي دبي آوا بلي و پێم وایە بە قیاس لەسەر کەشتی فڕۆکەش بە هەمان شێوە ئەوە بڵێ و ئەگەر ئەوی دیکەش بگوترێ و زیکرەی دیکە سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون ئەویش بە هەمان شێوە هەر پڕ بە پێستە و جێی خۆی دەگرێ. بڕگەیەکی دیکە باسی دوعای سەفەر کاتێک کە ئینسان سەفەر دەکا بڵێ چی بپارێتەوە. عن ابن عمر رضي الله عنهما أن رسول الله صلى الله عليه وسلم كان إذا استوى على بعيره خارجا إلى سفر كبر ثلاثا ثم قال سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون اللهم إنا نسألك من سفرنا هذا البر والتقوى ومن العمل ما ترضى اللهم هون علينا سفرنا هذا واطوي عنا بعده اللهم أنت الصاحب في السفر والخليفة في الأهل اللهم إنا نعوذ بك من وعثاء السفر وكآبة المنظر وسوء المنقلب في المال والأهل وإذا رجع قالهن وزاد فيهن آيبون تائبون عابدون لربنا حامدون. مسلم بجمار 1342 هناويتي. عبد الله كوري عمر خوا لخوي بابي رازي بدلي بيغمبري خوا صلى الله عليه وسلم كاتك بسفر دشو سر پشتی حشتركي سيجارا الله أكبر ذكرت الله أكبر الله أكبر الله أكبر دعاء دي فرمو سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. پاچی بۆ زاتەی کە ئەمەی بۆ دەستەمەوە کردوین و ئێمە توانامان بەسەریدا نەدەشکا و ئێمە بۆ لای پەروەردگارمان دەگەڕێینەوە. دوایی دەی فەرموو ئەی خوایە ئێمە لەم سەفەرەماندا چاکەکاری و پارێزکاری لێ داوا دەکەین و کردەوەیە کە تۆ لێ ڕازیبی ئەی خوایە ئەم سەفەرەمان بۆ ئاسان کە دووریەکەیمان بۆ پێچەوە ئەی خوایە تۆ هاوڵمانی لە سەفەردا و جێنشینمانی لە ماڵ و خێزانماندا ئەی خوایە من پەنات پێ دەبم لە چڵکنی و قرژنی سەفەر و لە دیبەن تێکچوونی بەهۆی ماندووبوون و ناڕەحەتی سەفەر و لە خراپگەڕانەوە لە سەفەر لە خراپگەڕانەوە لە نێو ماڵ و سامان و خزم و کەس و ماڵ و منداڵ و کاتێک کە دەگەڕایەوە ئەم دوعایانەی دووبارە دەکردەوە ئەوەشی لێ زیاد دەکرد دەیفەرموو آيبون تائبون عابدون لربنا حامدون گەڕاینەوە پەشێمانین پەرستارین بۆ خوا و ستایشکارین بۆ پەروەردگارمان. ئەدەبێکی دیکەی سەفەر ئەوەیە کە لە کاتی بەرزبوونەواندا لە ڕێیە سەرکەوتن بۆ شوێنی بڵند الله ئەکبەر بکرێ و لە کاتی نزمبوونەوە شۆڕبوونەواندا سبحان الله بکرێ وكلم دقدا هاتوا. عن ابن عمر رضي الله عنهما قال كان النبي صلى الله عليه وسلم والجيوش إذا علوا الثنايا كبروا وإذا هبطوا سبحوا. أبو داود بجمارة 2599 بإسناد صحيح نابتي. عبد الله كوري عمر خوالي رازي بدلي بيغمبر عليه الصلاة والسلام سبايكي كاتك سرد كوتن بو برزايان الله أكبر يان ذكرت وكاتك شور دبون بون لجايو نزمايان سبحان الله يان ذكرت. أدبي شي ديك ويك كاتێک ئینسان کەسێک بەڕێ دەکا بەرەو سەفەر کاتێک کە تۆ خەڵکێک بەڕێ دەکەی بڵێ ئەستەودیع الله دینەکە و ئەمانەتێکە و خاتیم عەمەلی وەکو لە سونەنی ئەبوو داود داهاتوو بە ژمارە 2601 واتە ئاینەکەت و سپاردەکانت و
سەرنجامی کردەوەکانت بەخوا دەسپێرم بەڵام کاتێک تۆ بە سەفەر دەچی و خەڵک بەجێ دێڵی سونەتە بڵێ ئەستەودیعکم الله الذي لا تضيع ودائعه بەو خوایەتان دەسپێرم کە سپاردەکانی زایە ناکە ئەمەش ئیبن سینی هێناوێتی کۆتا بڕگەمان ئەوەیە کە لە کاتی گەڕانەوە لە سەفەردا وا باشە مرۆڤ کە دەگەڕێتەوە یەکسەر بچێتە مزگەوت دوور کات نوێژ بکە وەکو لەم فەرمودەیەدا هاتووە عن كعب بن مالك أن رسول الله صلى الله عليه وسلم كان إذا قدم من سفر بدأ بالمسجد فركع فيه ركعتين أما بخاري مسلم والترمذي هنا بيانا كعبی کوڕی مالی دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە سەفەرێک دەگەڕایەوە سەرەتا دەچۆ مزگەوت دوور کات نوێژی تێدا دەکرد ئەمجا دوای دەچۆوە ماڵ یا دەچۆ لای هاوڵانی هەروەها وا باشە کە ئینسان زۆری پێچوو لە سەفەر بە شەو و بە بێ ئاگایی بەسەر ماڵ و منداڵدانەدا وەکو لەم فەرمایشتەدا هاتووە إذا أطال أحدكم الغيبة فلا يطرقن أهله ليلا ئەمیش بخاری مسلم هێناویانە واتە هیچێکتان کە زۆری پێچوو لە سەفەرێ با لە نەخافڵ بە شەوێ بەسەر ماڵ و منداڵی دانەدا بەڵکو ئاگاداریان کاتەوە یاخود لە نیوە شەودا بانەت چێتەوە بترسێن بەڵکو لیان گەڕێ بۆ خۆی لە شوێنی ئیسراحەت کات تا بەیانی بە شوێنێ دەچێ بۆ لایەن خوا بەلتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا کە کاتێک سەفەر دەکەین ئەو ئەدەب و ڕەوشتە بەرزانە ڕەچاوکەین لە مامەڵەی ذاتی خۆماندا لە مامەڵەمان لەگەڵ خەڵکدا لە شێوەی سەفەرکردنماندا وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين